بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پرسی هەناردەکردنی غاز لە هەرێمی کوردستان بۆتە پرسێکی گەرم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوشدا مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت یارێم سەردانی تورکیای کردو بۆ مەوەستا لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان کۆبەوە هاوکات لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوش بە هەمان شێوە وەفدێکی کێتیش بە سەرۆکاتی باڤڵ تاڵبانی بۆ مەوەستا سەردانی تورکیای کردبوو لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا غازی هەرێمی کوردستان ئێستا چەند بەرهەم دەهێنرێت چەندی پێداویستی ناوخۆیە وەکەی هەرێمی کوردستان دەتوانێت غاز هەناردە بکات وایە بربەستەکانی بەردەم هەناردەکردن و پەرەپێدانی کێڵگە غازیەکانی هەرێم چین بە میواندەرێک لە بەرزان هەورامی ئەندامی پێشووی خولی پێشووی پێشووتری پەرلەمانی کوردستان لە سودۆی سەرەکی هەروە لە کەرکووکەوە فەرات حەمزە سەرۆکی ئەندازیارانی کۆمپانیای نەوتی باکوور سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک بەرزانمە خێر بێنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەبارەی سەدانەکەی سەرۆکی حکوومەت بۆ تورکیا کە دوو ڕۆژ لەمەوبەر سەدانی تورکیای کردووە پێشتریش وەفدیەکێتی سەدانی تورکیان کردبوو بۆ پرسی غاز سەرنجی بەڕێزت چێ لەسەر ئەم سەردانە و مەسەلەی هەناردەکردنی غاز بۆ تورکیا بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم ڕێز و خۆشەویستیم بۆ میوانە بە ڕێزەکەت کاک فەرهاد لە کەرکووکەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەران تامان خۆتان ئەزانن نەوت و غاز ئەمڕۆ وەک سەرچاوی سەرەکی وزە لە جیهاندا ئەهەمیەت و گرنگی خۆی هەیە لەبەرەوەی کە محرکی ئەساسی اقتصادی عالەمە و لەبەرەوەی کە سەرەڕای بەهای ئابووری بەهای سیاسی هێژگار گەورەشی هەیە بۆیە بۆتە جێی بڵێن تمۆحی شەریکاتی گەورەی دنیاوە بۆتە جێگای تمۆحی وڵاتە پیشتازیە گەورەکان بۆ ئینتامەدان بۆ پێشکەوتنە تەکنۆلۆژیە کە ئەمڕۆ لە سەردەمی جیهانگیریە لە بە شێوەیەکی بەربڵاو پێویستیان بە دابینکردنی سەرچاوی وزەیە. خۆشببختانە لە هەرێمی کوردستانە پاش پرۆسەی ئازادی لە ساڵی 2023ەوە دەرفەتێکی زێڕین بۆ هەرێمی کوردستان دروست بوو کە لە دوای 2005ەوە کە دەستوری هەمیشەیی پەسەند کرا کە هەرێمی کوردستان بتوانێت لە چوارچێوەی یاسای نەوت و غازە کە لە ساڵی 2010 پەسەندی کرد دەست بۆ ئەم مەلەفە بەرەوە بتوانێت بە شێوەیەک لە شێوەکان کەرتی نەوزی بناغی کەرتی وزە لە هەرێمی کوردستانە کەرتی نەوتی هەرێمی کوردستان دا بمەزرێ و تا ئەندازەیەکی زۆر لەبەر هۆکارەکە ئیتر ئایا شخصی بوو بێیان حزبیان بەرژەوەندی هەر لایەک بوو بێت دوجارەوە کەوتەوە کارێمی کوردستان توانی لە هەرە گەورەترین شەریکاتی نەوتی دنیا بێنێتە کوردستان و ئیسیسماراتی نەوتی لە ماوەیەکی قیاسی زەمانێکی قیاسی زۆر کورتا بە بەراورد بە مێژووی کردینەوە لە هەرێمی کوردستانە پێشکەشتنی گەورە بەدەست هات و لە 2010 پێم وابێت لە مەجای غازە بۆ یەکەم جار دانا غاز لە بە هاوبەشی کۆنسرتیۆمێکیان پێگەیانا کە لە 5 کۆمپانیا پێگات بوو هەر یەکە لە گەورەترین شەریکاتی غازی دنیا کاویش OMV نەمساوی بوو و مۆڵی هەنگاری لەگەڵ RW ئەڵمانی بە شەریکی لەگەڵ هیلالی ئەماراتی بڵێن لەگەڵ کریسنت پێترۆلیۆم کۆنسرتیۆمێکی 5 شەریکەیان پێگەیانا کە هەر یەکە بە لە سادە پشکیانەیە لەو کەرتا دەستیان کرد بە پەرەپێدان و گەشەپێدان لە مەجای غازە گەرچی من بۆ خۆم چەند تێبینیەکی ئێژگار گەورەمەیە لەسەر شێوازی گرێبەستەکەی داناغاز کە کۆست پلاسە و نەتواناوە وەک پێوی سوودی لێ بێ تەنانەت لە بڕیار بوو کە منشعاتی غازی گەورە لە هەرێمی کوردستانە دروست بکرێ و پێداویستی ناوخۆ دابین بکرێ و ببێتە سەرچاوەیەکی گرنگی بەرهەمێنانی وزەی کارەبا لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە ئەوە نەکراوە تا ئێستش و بڕیار بوو تا ساڵی 2020یش غازی کوردستان لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکرێ بۆ لە گرێبەستەکەی داناغاز هەیە لە گرێبەستەکانیە بەڵام ئەو پلانەی کە دایان ڕشت بوو بەو شێوەیە بوو بەڵام سەری نەگرت تامان هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەخیرەوە بۆ سەبارەت بە غاز خۆتان نەزانن پاش دروستبوونی جەنگی ئۆکرانیا غازی سروشتی دیژدان بۆ جێی مشتومڕی ململانەی نێوان زلێزەکانی دنیا بە تایبەت لە رووسیا و پەیمانەکانی لەلایەک وە ئەمریکا و وڵاتانی ئەوروپی و غەرب لەلایەکی تر
هەوڵی ئەوە دەن ئەمریکیەکان و غەرب لە هەوڵی ئەوەدان کە هەیمەنەی رووسیا بەسەر بازاری غازی سروشتی جیهان بە تایبەتی ئەوروپا کەمکەنەوە هەوڵی دۆزینەوەی بەدائیلی تری رووسی غازی سروشتی رووسیا ئەدەن گەچی لە ماوەی ڕابردووە لە ڕێگەی پرۆژەی هێڵی نابۆکۆ هەوڵێکی لەو شێوەیاندا کە بەدیلی غازی رووسیا دروستکن بەڵام لە ڕێگەی ئەو پرۆژەی شەپۆلی باکوور کە رووسیا ڕاستەوخۆ لەژێر بەریای بەڵتیقا بە ئەڵمانیا ڕایکێشەتوانی تا ئەندازەیەکی زۆر شکست بە پرۆژەی هێڵی نابۆکۆ بێنێ کە ئەگەر ئەو پرۆژەیە بەردەوام بواە هەرێمی کوردستان بە دڵنیایی ئێمە سوودمەند ئەبووین لەبەرەوە ئەگەر ئێمە کارکتەری سەرەکی ژنەبووینایە لەو سەفقەیە بە خاکی کوردستانە ئەو بۆری غازە ڕائکێشا بەرەو تورکیا لێەوە بۆ هەنگاریا و نەمسا و لەوێەوە بۆ وڵاتانی ئەوروپا بەداخەوە سەری نەگر و تا ئەندازەیەک ئەتوانگە خەڵک دوعا بکە وڵێ سەری نەگرتووە چووکە نەوتەکە باشی دارەنەدرا مەسەلەکە دوو لایری جیاوازی دواتر دەگرم وڵات قسە لەسەر نەوتەکەش دەکەین قسە لەسەر سەردانەکەش دەکەین زیاتر چین لای کاک فەرات سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت ئەگەر بەڕێزت باسی کورتێکی غازمان بۆ بکەی غازی سروشتی چەند جۆری هەیە و ئێستا لە جیهان و بڵێن لە عێراق و لە هەرێمیش یەدەکی غازە سروشتیەکە چۆنە؟ بەڵێ سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتەی ڕەخسانت کە تاوەکو بتوانین هەنێ بینەران بە هەنێ زانیاری گرنگ ئاشنا بکەین. غاز لە سروشتا بە دوو جۆرە غاز یەکەم بە شێوەیەکی پێوتێ غازی هاوڵ یا ئەوە تا ئەسۆشەیتت گاز ئەو غازەیە کە لە ناو نەو تا تواوەتەوە دوای دەرهێنانی لە ناو لە ژێر زەویە جیا ئەکرێتەوە. زۆری دووهەمیان پێوترێ غازی ئازاد یا فری گاز ئەو جۆرەیە کە بە تەنها لە کێڵگەکەەوە دەرەکرێ و ئەمە وەکو کێڵگەی کۆرمۆر و لە باشوورە وەکو کێڵگەی با بڵین مەنسووریە و سیبە و هەموو ئەم کێڵگە چەمچەماڵ و هەموو ئەم کێڵگانە فری گازە. لە جیهانە یەدەکی غاز لە جیهانە 7,000 تریلیۆن پێسێجایە. بەشی لە 148 ئەم یەدەکە بەری رووسیا و ئێران و قەتەر کەوتووە. تا ئێستا لەم ژمارەیە بڕێکی کەمی تیا سەرف کراوە. بەنسبەت عێراقەوە عێراق خاوەنی 126 تریلیۆن پێسێجا غازە بە غازی هاوڵ و غازی ئازادەوە کە ئەکاتە نزیکەی لە 2 بۆ 3 غازی جیهانە عێراق لەم بڕا. بەڵام هەرێمی کوردستان ئەفو عێراق حاڵی حاضر لە عێراقا ڕۆژانە 3 ملیار پێسێجا غاز بەرهەمەهێنرێ ڕۆژانە 3 ملیار پێسێجا بەڵام لەم بڕا ملیار و نیوەکی ئەسووتێندێ و سوودی لێ نابیندێ بەهۆی ئەو تەکنۆلۆژیا خراپەی کە ئێستا هەیەی لە ئەنجامی ئەو شەڕانەی کە ڕووی داوە شەڕی عێراق ئێران و هەروەها شەڕی لەگەڵ وڵاتانی هاوپەیمان و هەروەها ئابلوقا بۆتە هۆی ئەوەی ژێرخانی ئەو غەنەوت و غاز تەواو تێک بشکێم ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا بڕێکی زۆری تیا بسووتێ. بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا عێراق بۆ پێویست دابینکردی پێویستەکانی غاز لە دەرەوە ئەکڕێ ڕۆژانە ملیارێک و 800,000 پێسێجا غاز لە دەرەوەی عێراقا ئەکڕێ بۆ پێکردنەوەی پێویستەکانی. تەنانەت ساڵی پار بوو ئەم کاتانە جەنابی وەزیری نەوتی عێراقی لێدوانێکا وتی لە ساڵی 2025 بەرهەممان ئەگاتە 4 ملیار پێسێجا. ئەمە تەسریحی وەزیری نەوت بوو. هەروەها کۆمەڵێ توێژینەوە لەبارەی غازی عێراق کراوە. غازی عێراق لە 170 جۆری غازی ئەو غازەیە کە تواوەتەوە پێوتی ئەسۆشەیتت گاز لە 129 غازی ئازادە. لە عێراقا بۆ ئەوەی کە تەواوی پێویستیەکانی دابینکە لە کارەبایە پێویستی بە نزیکەی 10 ملیار پێسێجا غاسەیە بەڵام ئێستا عێراق خاوەنی ئەو بڕە نییە. ئێمجا ئێمە لێرە کۆمپانیای بۆست هەیە توێژینەوەیەکی لەسەر غازی عێراقی کردووە ئەڵێ غاز عێراق چەندێک بەرهەمی زیاد بێ لە غازە ناتوانێت ببێتە هەناردەکاری غاز کەواتە ئێمە لەم عێراق ئەم عێراقە گەورەیە کە ئەم نەوتە زۆرەی هەیە ئەم غازە زۆرەی هەیە
ئەڵێ ئێمە ناتوانین ببینە وڵاتێکی هەناردەکاری غاز چونکە هێشتا پێویستیەکانی ناوخۆی پڕەوە نەکردووە. ئەگە با بڵین بینە سەر کارەبای عێراق لە عێراقا کارەبا پێویستیان بە پێویستی عێراق 30,000 مێگاوات لە کارەبا پێویستی عێراق ئەگە 24 سعات کارەبا هەبیە. بەڵام عێراق ئێستا 20,000 مێگاوات بەرهەمەهێنرێ. خۆ ئەو 20,000 مێگاواتەی کە بەرهەمی شێنرێ هەمووی بەغاز نییە، بەڵکو بڕێکی بە نەوتی ڕەش و نەوتی خاوە. ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ئەسووتێنرێ بۆ کارەبا بۆ دروستکردنی کارەبا. ئەمجا ئەگەر هاتوو عێراق بۆ ئەوەی کە بتوانێت ئەو 30,000 مێگاواتە بەرهەم بهێنێ پێویستی بە 10 ملیار 9 ملیار تا 10 ملیار پێسێجایە کەواتە عێراق بەم زوانە ناتوانێت پێویستیەکانی ناوخۆی لە غازا پڕ بکاتەوە. ئەمە حاڵی وڵاتێکی وەک عێراقە کە ئەوە نەدەوڵەمەند بابینە سەر وڵاتی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان یەدەکی هەرێمی کوردستان لە غازە بە پێ ئەو توێژینەوانەی کراوە غازی ئازاد و غازی تواوە ئەڵێ 27 ملیار 27 تریلیۆن پێسێجایە. ئەگە لەگەڵ غازی جیهانە هینی بەراوردی کەین ئەکاتە 3 لە 1000 غازی هەرێم ئەکاتە 3 لە 1000 غازی جیهان. ئەو ژمارەیە غەڵەتە کە ئەڵێن 3 لە 100 نییە. عێراق ناگاتە 3 لە 100 تەواو. نەک هەرێم خاوەنی دوو کێڵگەیە، دوو کێڵگەی گرنگە لە غازا کە کێڵگەی چەمچەماڵ و کێڵگەی کۆرمۆرە هەردووکیان 3.9 تریلیۆن غازیان تێدایە. ئێستا ئەگەر بین وەزعی عێراق وەزعی هەرێم باسکەین لە ڕووی غازەوە لەم ماوەیە بەڕێوبەری کۆمپانیای داناغاز لێدوانێکە وتی ڕۆژانەمان ئێستا لە بەرهەمی غازە گەیوەتە 450 ملیۆن پێسێجا. ئەمە باش بەڵێ لە ساڵی 2025 ئەگەینە 950 ملیۆن پێسێجا. ئەمە تەسریحی جەنابی بەڕێوبەری داناغازە. باشە ئێمە لێرە نەوتیشمان هەیە کە غازی تواوەتەوە. هەرێمی کوردستان لە باشترین حاڵەتە 500,000 بەرمیل نەوت بەرهەمهێنێ. ئەم نەوتە غازەکەی چەندێکە تایە؟ طبعا هەموو ناوچەکان وەک یەک نییە. نەوتی سیستەمی هەیە پێوتێت GOR واتە گاز ئۆیل ڕێشیۆ یعنی بڕی غاز لە ناو نەوتە لە باشترین حاڵەتە ئەڤێرەیج تێکراکە ئەگاتە 600 پێسێجا کەواتە ئەو 500,000 بەرمیلێکەوە بەرهەمی ئێنێ ڕۆژانە 300 ملیۆن پێسێجا غاز بەرهەمهێنێ. ئەم 300 ملیۆنە لەگەڵ 950کەی غازپری ئەگاتە ملیۆنێک و ڕوبعێ. لە ساڵی 2025 لە ساڵی 2025 چەندێ بەرهەم زیاد کە ناگاتە ملیار و نیوە. با بڵێن گەیشتە ملیار و نیوە هەرچەنە ئەو کاتەش پێویستی کارەبا زیاد دەکات. بەڵام کارەبا ئێستا پێویستی کارەبا لە کوردستانە 6,000 مێگاواتە. ئەم 6,000 مێگاواتە ئەگەر هاتوو هەمووی بکرێ بە غاز ئەگەر هاتوو ئەو بڕێشی لێ دەرکەینکەوە هەردوو بەنداوی دەربەندی خان و دوکان بەرهەمێنێت لە باشترین حاڵەتە 500 مێگاوات بەرهەم بێنن کەواتە 5,500 مێگاواتان ئەوێ هێشتا بەچی ئەوێ بە غاز بەرهەم بێنێ. بەڵام ئەو ملیار و نیوە ئەگەر هاتوو دابەشی کەین لێرە معادلەیە هەیە حەزەکەم بزانرێ 1 ملیۆن پێسێجا تۆرباینەکە ئەو تۆرباینانەی لە عێراقەیە بۆ دروستکردنی کارەبا 1 ملیۆن پێسێجا ئەتوانن 3.5 مێگاوات کارەبا بەرهەم بێنن 1 ملیۆن 3.5 مێگاوات بەرهەمێن کەواتە ئەو ملیار و نیوە ئەتوانن 5,100 مێگاوات بەرهەم بهێنن. بەڵام ئێمە پێویستیمان بە چەندێکە بە 5,500 مێگاواتە کەواتە ئەگەر هاتوو بەو ملیار و نیوەش لە ساڵی 2025 کارەبا پڕ ناکرێتەوە کەواتە ئەگە کارەبا پڕ نەکرێتەوە ئەی پێویستیەکانی پیشەسازیە پترۆکیمیاویەکان ئەی پێویستی پیشەسازی ئەلەمینیۆم ئەی پەیینەکە پەین ئەی ئەمانە لەکوێ بێنین ئەی کەواتە کارەبای هەرێم غازی هەرێم ناتوانێت پێویستی کارەبا پڕکاتەوە ئەی ئیتر نازانم چۆن هەناردە ئەکرێ چی هەناردە ئەکرێ غێر یەکێک حەزەکەم بزانن یەکێک لە سیفەتەکانی وڵاتی هەناردەکاری غاز چییە؟ یەکێک لە سیفەتەکانی وڵاتی هەناردەکات ئەبێ کەی غاز بنێرێ کەی لە پێویستی خۆی زیاد بوو
کەی هیچ پێویستیەکی نەما لە کارەبا لە پیشەسازیەکان لە پیشەسازە پترۆکیمیاوەکان پێین ئەوسا ئەتوانێت بینێرێتە دەرەوە وڵاتێکی وەکو رووسیا 600 میلیارد مەتر سێجا غاز بەرهەمێنێ بەڵام 180 میلیارد ئەنێرێتە دەرەوە هەمووی لە ناو خۆ سەرفەکە. وڵاتێکی وەک جەزایر 130 میلیارد مەتر سێجا غاز بەرهەمێنێ بەڵام 21 میلیارد ئەنێرێتە دەرەوە چونکە بۆ پێویستی ناو خۆی بەرهەمێنێ. بەڵام من حەزمەکرد لەم بەرنامەی جەنابتە یەکێک ئامادە وایە لەوانەی کەوا ئیدعای دەرەوەی غاز ئەکا بزانم تێمان بگەێنێ غاز چۆنی ئەنێردرێتە دەرەوە لە چۆن ئەگەر هاتوو پێویستی ناو خۆ پڕ نەبێتەوە چۆن غاز ئەڕواتە دەرەوە. باشە کاک فەرهاد دواتر دەگەڕێم وڵات کەی هەرێم دەتوانێت غاز سەنادە بکات دەگەڕێم وڵات کاک بەرزان سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی حکوومەت و بڵین دەمەوێت لەسەر شێوازی دانیشتەکە سەرنج بزانم ئەو شێوازەی کە پێشوازیان لێکرا و ئەم وێنەیە وڵا ڕێخی زۆری لێگیراکە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ئەوە پێشوازیکردن نییە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بۆ شکۆی سەرۆکی حکوومەت هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ عێراقیش ینی زیاتر ڕخنەی زۆری لێگیرا لەسەر ئەو شێوازی دانیشتمانەیەک دەگەێنێ وەکو چۆنە ینی من حەز ناکەم کۆمەڵیش دەیە بڵێم بەڵام لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ئەو استیقبالێکی جوان و شایستە نەبوو بە سەرۆکی حکوومەتی هەرێمی وەکو فەرمانبەرێکی خۆیان مامەڵایان بەدڵنیایی شێوازی پێشوازیەکان جێ ڕخنە و سەرنجی زۆر کەس بوو لە کوردستان و عێراقیش. باش کاک فەرهاد ڕوونی کردەوە لەسەر مەسەلەی غازی هەرێم کە باز دەکە ئێستا 450 میلیۆن پێسێجا بەرهەم دێنرێ و باسیەوە کرد ئەگەر لە باشترین حاڵەتە ڕەنگە تا 2025 بگاتە بە هەردوو بڵێن ئەوەی کە لەگەڵ ناوتەکە دەردەچێت لەگەڵ ئەوەی کە لە کۆرمۆر بەرهەمدی بگاتە 5 میلیارد پێسێجا لە باشترین حاڵەتە. بەڵێ ئەی بۆچی ئێستا باسی هەناردەکردنی دەکرێت؟ ئەزانی چۆنە کە باز لە هەناردەکردن یان تەتویری حقوقی غازیە درێ یەکێک لە خەسڵەتەکانی پرۆسێسی غازیەوەیە یەکەم کاتی زۆرەوێ دووەم پارە و ئیمکانیاتی زۆرتریەوێ بەڕاستی وەک نەوت نییە و ئەمەی کە ئەم هەوڵانە کە ئەدرێن بۆ ئەمڕۆ بەیانی و دوو بەیانی و ساڵێکی تر نییە بە دڵنیاییەوە و شەریکات و وڵاتانەی کە ئەمڕۆیانەیە بەدائیلی غازی سروشتی رووسیا یان ئەوانە لە بدۆزنەوە بەدوایە بگەڕێن پلانی 15 ساڵیان هەیە کە لە ئایندای بە گوێرەی راپۆرتێکی IEA منەظەمەی تاقی عالەمی ئەڵێ هەرێمی کوردستان لە ساڵی 2035 ئەتوانێت 29 میلیارد مەتر سێجا غاز ئینتاجکە. یعنی مەسەلەکە ئەمڕۆ بەیانی نییە ئەم هەوڵانەکە درێیان ئەم ڕێکەوتنانە ئەکرێن ئەم سەفقانەکە هەیە ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ و سێ ڕۆژ نییە یعنی ئێمە پلانی وڵاتانی پیشازی گەورەیە کە بتوانن بەدائیلی تری غاز لە مەنتیقەکە دروستکەن. خۆشبەختانە هەرێمی کوردستان بە گوێرەی و داتا ئامارانەی کە هەیە وەک معهدی ئەکسفۆر بۆ دێراساتی تاقی وەزارەتی تاقی ئەمریکی جێنەل ئێنەرژی و داناغاز خۆی کە ئەوانە ئینیان کردووە کۆمەڵی بەیاناتی ڕاستە جیاوازی هەیە لە ژمارە و بڕ و ڕێژەکەیە بەڵام هەموو متفقین لەسەرەوە کە هەرێمی کوردستان خاوەن احتیاتێکی غازی زۆرە وەک احتیاتی غازی ئەویش مسەبەت نییە بەڕاستی یعنی من لەگەڵ ئەو کاگ فەرهادام کە هەرێمی کوردستان لە قۆناغی ئەسان ناتوانێ غاز هەناردە بکاوە ئەوەشی کە هەیە لە 150 ئەتوانێت پێداویستی ناوخۆ دابین بکە. ئێستا لە 150 نییە لە 150 نییە بە دڵنیایی وە گاماژەی پێدا بەڕێزی کە ئێمە پێویستیمان بە 6500 بۆ 7000 میگاواتەیە ئەگەر لە چەند ساڵی ئایندا تەوەسعات نەبێت کە خۆت دەزانین ڕۆژانە ئێمە ساڵ بە ساڵ هەرێمی کوردستان پێویستی بە کارەبای زیاترە و لە قۆناغی ئێستا 3000 بەرمیل لە باشترین حاڵەتە 3500 میگاوات کارەبا بەرهەمدەیە کە ئەو هۆکارەکەش چییە خۆ تاقی ئینتاژی هەرێمی کوردستان زیاترە لەو 3500 زیکەی 6000 میگاوات 6500 میگاواتە بەڵام لەبەر نەبوونی سوتەمەنی غازی پێویست بەڵێ سیانزەیەکی کارەبا حوتیان لە دۆک سیان لە سلێمانی سیان لە هەولێر لە کارکەوتن نەبوونی غاز لەبەرەوە باسکردن لە مەسەلە کە ئێمە باسی هەناردەکردنی غازی هەرێمی کوردستانەکەین لە ئایندەی دوورە لە ئایندەی 15 ساڵی ئایندا ئێمە بازەکەین کە ئەگەر تەتویری حقوقی غازی بکرێەوە بتوانرێت شکۆ لە هەرێمی کوردستانە 13 حەقلی غازی هەن بەڵام 5 حەقلی ئێجگار گەورە هەن کە لەوانەش
بنەباوەیە کۆرمۆرە خۆرمەڵەیە میرانە لەگەڵ شەمشەماڵە ئەمە پێنجی یەکەمن ئەگینا لە کوردەمی لە گەرمیان هەیە لە سمێڵ هەیە لە ئەتروژ هەیە لە شێخان هەیە ینی سێنزە حەقلی غازین بە ڕێژەی جیاواز سەبان احتیاتەکەیان بەس ئێستا بەس لێک کێڵگە بەرەمێنانێ ئێستا لە کۆرمۆر شەمشەماڵە بەڵێ لەوانەی تر نییە بەڵێ لەوانی تر نیە لە سمێڵی پێ وابێ بۆریەکی غازی 50 کیلۆمەتریان ڕاکێشاو بۆ کارەبای دهۆک ئەگەر بە هەڵە نەچوو بێتم داناغاز کردێتی ئەو بۆریش بۆ دابینکردنی غازی سروشتی بۆ وێزگەی بەرەبێنانی کارەبای دهۆک تەطویر نەکراون و ئەگینا هەرێمی کوردستان بە گوێرە ئەودا تا ئامار و بەیاناتانەی لەبەردەسن احتیاتێکی گەورەی نەوتمان هەیە بە بەراورد بە هەرێمی کوردژ بەڵێ غازمان هەیە بەڵام ئەوەیە تەطویر نەکراوە تەطویرش لە کونفەیەکو ناکرێ بە دڵنیایی وەگاماژەم پێدا کاتی زۆری ئەوێ و پارەی زۆری ئەوێ و پلانی استراتیژی گرنگیە بەڵێ ئێستا باسکردن لە غازمەترسی بۆ ئاسایی شێرێم دروست ناکە چونکە پێشتر ڕۆیتەز باسی لێ کردبوو بڵێن بۆ موشکبارانی ماڵی شێخباز دەڵێ بەهۆی پرسی غازەوە بووە هەندێک میدیا بڵیان کردو چەند ڕۆژی ڕابردوو لە فیشخاپور بڵێن کەلگێکی نەوتی لە هەشتەوە بە ئامانجیرەوە بەس حکوومەت دەڵێن بڵاوی نەکردوێتەوە بەڵێ بڵێن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو پافڵ تاڵبانی کۆبوو لەگەڵ پاڵێزی بڵێن رووسیا لە بەغدا هەرشە دروزەکە بۆ ئاسایی شێرێم غازەکە ئەگەر بەدڵنیایی ئەگەر بە وریایی و ژیرانە مامەڵە لەگەڵم مەسەلا نەکرێ ئەمە دوور نییە مێژوو بەدیوە تراژیدیەکە یا جارێکی تر دووبارە بێتەوە و غاز و نەوتەکە هەرێمی کوردستان ببنە فاکتەری نائارامی و ناسەقامگیری نەگەر بۆ کوردستان و ناوچەکەش بەگشتی ئەڵێم و هەرێمی کوردستان دیسان بکەوینە بەر نەفرەتی نەوت و غازەکەمان کەوین ئەگەر بە وشیاری و ژیرانە مامەڵی لەگەڵان نەکرێ ئەگەر چکە خۆ دەزانی نەود وەک گوتم محرکی اقتصادی عالەمە چەندین ڕەهەندی ئەقلیمی و نێودەوڵەتی گەورەی هەیە و سەرڕای بەهای ئابووری بای سیاسیشی هەیە و ئەمڕۆ کێشە و ململانەی سلێزەکانی دنیا بە تایبەتی وڵاتانی پیشازی گەورە و بە تایبەتریش لە نێوان لەسەر پرسی غاز لە نێوان رووسیا و هاوپەیمانەکانی و ئەمریکا و ئەوروپا و غەرب ململانەیەکی زۆر گەورە هەیە بۆ دابینکردنی دەست بە سەراگرتن یان دابینکردنی غازی سروشتی لە جیهانە لەبەرەوەی ئەم سەدەی وەگەڵێن سەدەی غازە هۆکارەکەش ئەوەیە کە غازی سروشتی دۆسی ژینگەیە و وڵاتانی ئەوروپی بە تایبەت ئیتیفاقی کیۆتۆ هەیە لە جیهان ئەگەر نازانم شارەزایی دەبێت جەنابەت بیان بیست بێتت بۆ کەمکردنەوە و مەسەلەی احتیباسی حراری و کەمکردنەوەی بەکارهێنانی سوود نەوت لە عالەما کە وڵاتانی اتحادیە ئەوروپی لە وڵاتانن کە پابەندن پێوەی لەبەرەوە هەوڵی کەمکردنەوەی بەکارهێنانی نەوت و غاز ساڵانە ئەدەن نەود ئەدەن لەبەرەوە غازەکە دۆستی ژینگەیە زیاتر ئەهەمیەتی گەورەتری هەیە چەندین سنعاتی پیترۆکیمیایی گەورەی لێ دروست دەکرێت و پێداویستی مرۆڤ و سەرڕای ئەوە لە بەرهەمێنانی وزەی کارەبا ئەولەوێتی هەیە و گرنگی پێ دەدرێت لەبەرەوە بۆ تەجێ ململانێ و سیراع و کێشمەکێشی نێوان زلێزەکان ئەگەر بە عەقڵانی تەعاملی لەگەڵانەکەین دوور نییە پریشکی ئەو ململانەیە بەرهێنەمی کوردستان و ئەوە نەکەوێت و دیسان ئێمە ببینە قوربانی ساتی و سەودای سیاست و بەرژەوەندێ نێودەوڵەتیەکان. سوپاس دەکەم کاک فەرهاد سەبارەت بە غازی هەرێم ئێستا بڵین تەنە لە چەند کێڵگە بەرهەم دەهێنرێت و غاز بڵێ ئێستا لە کوردستانە بۆچی بەکاردێەوە بڵێن غازی شل لە نازانم ئۆتۆمبیلە بۆ کارەبایە بۆچی بەکاردێەوە کەی هەرێم دەتوانێت هەناردەی بکە؟ بەڵێ ئەو غازی دەرەکرێتە دەرەوە ئەکرێتە سێ بەشێکی ئەکرێتە میثان و ئیثان کە ئەمە بۆ بەگەڕخستنی کارەبا ویزگەکانی کارەبا و هەروەها کارگەکانە زۆرێکی ئەیکەنە زۆرێکی تری پرۆپانی بیوتان ئەمە بۆ غازی ماڵانە هەروەها گۆگردی شیرێ دەرەکرێم هەروەها پێوتێک گازۆیل ئەوەی لێ دەرەکرێت کە ئەکرێ بە بنزین دوایی ئەتوانێ بکرێ بە بنزین ئەو کۆندێنساتی پێڵێ ئەو کۆندێنساتش ئەکرێ بە بنزین. بەڵام من پێش ئەوە کاک حەشیم حەزمە کرد ئاماژە بە قسەیەکی کاکبەرزان بکەم. کاکبەرزان باسی راپۆرتێکی ئاژانسی نێودەوڵەتی وزە کرد یا وزەی جیهانی کرد کە باسی هەرێمەکە لە ساڵی ئەوەندەیە ئەوەنە ملیار ئەبێتە خاوەنی ئەوەنە ملیار غاز. بەڵام
بەڵام من لێرە شتێکەڵێم ئاژانسی نێودەوڵەتی وزە هەموو کاتی راپۆرتەکانی جێگەی سیقەنین جێگەی بڕوانین هەر پێ ئەچێ مەغزای سیاسیش لە پشت ئەو مەوزوعانەوە بێ چونکە راپۆرتێکیان هەیە لە ساڵی 2012 دەریان کردووە ئەڵێن لەم راپۆرتەیە ئاڵێ لە ساڵی 2021 عێراق ئەتوانێ 4.5 ملیار مەتر سێزا غاز هەناردە بکات بەڵام ئەوە ساڵی ئێستا 22شە نەک غازی بۆ هەناردە ناکرێت بەڵکو هێشتا غاز ئەکڕێ لەبەر ئەوە ئەو راپۆرتانە من لەو بڕوایم تەنها مەغزایەکی تری لە پشتەوە هەبێ بۆیە ئەم کارە ئەکرێ لەبارەی ئەوەی پرسیارەکەتەوە غاز بۆ لە هەرێما بۆچی بەکاردێ لە هەرێما ئێستا زۆری غاز بۆ کارەبا و بۆ غازی ماڵان بەکاردێ وابزانم ئەو کۆندێنسەتەی کە لێ پیا بێ ئەفرۆشرێتە دەرەوە بەڵام ئەوەی وەک بۆ کارەبا بەکارهێنرا هێشتا ناتوانێت پێویستی کارەبا پڕ بکاتەوە بەڵێ بەڵێ باشە بەس کەی ئێستا بڵین وتە 450 میلیۆن پێسێجایە تەنها لە کۆرمۆری ئێستا بەرهەم دێنرێ ئەو کێڵگەی کۆرمۆر لە هیچ شوێنێک تر بڵێن کێڵگانی تر غازی هەرێم تێدا بەرهەم ناهێنرێت بەڵێ لە کۆرمۆر خۆی بە پێی وتەی سەرۆکی داناغاز ئەڵێ 450 میلیۆن پێسێجا بەرهەمێن لە کۆرمە و ڕوو چەمچەماڵ بەڵام بەوانەی تریشەوە کۆی ئەوانەی تر نەوتی لێ دەرەهێنرێ زۆری نەوتە لەگەڵ ئەو نەوتە غازی هاوڵی تایە ئەسۆشیتر گازی تایە بەوەوە هەمووی ئەکاتە ئێستا لە ساڵی 2025 کە بگاتە 950 ئەگاتە ملیارێک و ڕوبعە ئەگە باشترین حاڵەتا چەندێ نەوتی زۆر هەرگاتە ملیار و نیوە یعنی ئێمە زۆر بە زیادەوە تومانە بە ملیار و نیوێ بێ ئەو ملیار و نیوە هێشتا بەشی کارەبا ناکە بەشی ئەوە ناکە 6,000 مێگاوات کارەبا بەرهەم بێدێ ئیتر چ جای چی ئەنێریتە دەرەوە بەڵام هەرێم کەی ئەتوانێ غاز بنێرێتە دەرەوە هەرێم ئەتوانێ غاز بنێرێتە دەرەوە کەی لە دەمی خەڵکی بگرێتەوە کەی نەتوە کەی بۆ خەڵکی بەکارنێنێ بۆ کارەبای بەکارنێنێ لە جیاتی ئەوەی کارەبا بە غاز دروستکە گاز هین بەرهەم گازی شل بکڕن ئەمانە هەمووی زەرەرە لەبەر ئەوە پێویستە ئەگەر هاتوو بیر لەوە بکەنەوە هەموو ویزگەکان بە غازیشکە غاز ناتوانێ بنێردێتە دەرەوە هیچ شێوەیەک کاتێک ئەتوانێ وەکوتمان لە دەمی خەڵکی بژیرێتەوە باشە بەڵێ بەس ئێستا بە کارەباکە کە بەڕێزت پێشبینی دەکەیت کە پێویستی بە ملیارێک و 500 میلیۆن پێسێجابێ کارەبای 24 سعات بە غازی شلی ماڵان بەوەی کە بۆ پیشەسازی بەکاردێ پێداویستی ناوخۆی هەرێم بە چەند مەزنە دەکرێت کۆی پێداویستی ناوخۆی هەرێم بۆ غاز کە ئێستا بەڕێز دەڵی ڕۆژانە بە پێی داناغاز بێت 450 میلیۆن پێسێجا بەرهەم دێنرێ بەڵێ ئەو ئێستا داناغاز خۆیان ئەڵێن 450 میلیۆن پێسێجا حاڵی حاضر ئەوەنە بەڵام ئەمە ئەگەر ئەتوانن غازی شلی پرۆپان و بیوتان غازی شلی ماڵانی لێ دابی نەکرێ بەڵام غازی کارەبا جیاوازە ئەو غازی کارەبای پێدابی ناکرێ هەروە خۆت ئاماژەت کرد چەندین وحدەی کارەبا هەیە لە چەمچەماڵ و لە هەولێر و ئەوانە هەمووی ئێستا وەستاوە لەبەر بێ غازی ئێستا کەواتە غازی ناوخۆ پڕ ناکرێتەوە باشە بەس کەی پێشبینی دەکرێت بۆ ینی کۆی پێداویستی ناوخۆی هەرێم پێویستی بەسەنە ساڵی چەند تا چەند هەرێم دەتوانێت کەی پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە لە غاز من بڕوا ناکەم هەرێم بتوانێت پێویستی ناوخۆ پڕ بکاتەوە ینی ماوەکەی دیارنیە ماوەستا ساڵی تریش ئەگە هەرێم بڕوا ناکەم 10 ساڵی تریش هەرێم بتوانێت چونکە هەرێم لە 1000 غازی جیهان پێکەهێنێ عێراق 2 لە 100 پێکەهێنێ ئەڵێ من ناتوانم غاز بنێرمە دەرەوە ئیتر هەرێم چۆن ئەینێرێتە دەرەوە عێراق 2 لە 100 غازی جیهانە خاوەنی 143 ملیار بەرمیل نەوتە خاوەنی 126 تریلیۆن پێسێجا غازە ئەڵێ تا 2035 ناتوانم غاز بنێرمە دەرەوە ئیتر نازام هەرێم چۆنەی لێرێتە دەرەوە بۆیە حەزمەکرد لەم بەرنامە یەکێک لەوانە ئامادە بۆیە کە قەناعەتی بەوەیە غاز بتوانرێ بەرهەم بێنرێ گەورەتەی شێرگە لە هەرێمە کۆرمۆر و چەمچەماڵە بە هەردووکی 3.9 تریلیۆن غازیان تایە ئیتر نازام من حەزمەکرد یەکێ هەبوایە قەناعەتی پێمان بهێنایە چۆن غاز ڕواتە دەرەوە باشە بەزانانی قەناعەتەکەەوە بە هەر خۆت کە پێش پێداویستی ناوخۆ دابین نەکاوە کوونەوتەکە
کێسەمە کێشەی بنزینمانەیە کێشەی نەوتیسمیمانەیە بەڵام نەوت هەناردە دەکەین پێراویستی ناوخۆمانە ڕەنگە غازەکە شەروا لێ بکەن بەو شێوەیە بەڵێ بەو شێوەیە ئەتواندرێ بەو شێوەیە ئەتوانرێ و ئەتوانرێ ئەگەر هاتوو خەڵک سرە بگرن بۆ غاز و تۆ لەولاوە غاز هەناردەکەی بەڵام ئەوە نابی بە وڵاتێکی هەناردەکاری غاز ئەوە بە هەناردەکەر ناژمێردێ بە هیچ شێوەیەک باشە سوپاس دەکەم وە خەڵکی تایە ماندووە بێ بەڵە سوپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕەدی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و دەوڵەتی ئاوی بەڕەدی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکە دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریشەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک بەرزان سەبارەت بۆی ئەگەر پێداویستی ناوخۆ مادەم تەماوەیەکی دوورمەودا شەریم نەتوانێت پڕی بکاتەوە ئەی بۆ لەو ڕۆژاندا خوبات تاالبانی دەی و دەتوانن ببن بەوەی کە بەشێک لە کێشەی گرفتی غاز ناوچەکانی جیهان چارەسەرکەن پێشتر مەسڕ و بارزانی وتبووی هەناردەکەن بۆ عێراق بۆ تورکیا بۆ ئەوروپا مادەم پێداویستی ناوخۆ تەمان خۆتان نەزانەوە تەرویجە بۆ استثماراتی غازی و ئەیانەوێ لە ڕێگەی ئەو داتا ئامارانەوە کە وەزاری سەرچاوە سروشتیەکان و جێنێڵ ئەنەرژی و هەندێ دەستگا و دامەزراوی نێودوڵەتی تاکی دەکەنەوە کارێمی کوردستان باز لەوەکەن کە 100 بۆ 200 تریلیۆن پێسێجا احتیاتی غازەکەی بێ یعنی لە بینی تقریبا 5.7 تریلیۆن مەتر سێجا غاز بەڵام من ئەم داتایانە من نازانم یعنی مسبەت نین یعنی خەمڵێنراوە تەقدیریە و هەریەکە لە بەڕێزان حکوومەتیش بە دڵنیایی نیەتیەوەی هەیە تەتویری حقوقی غازی بکە لە هەرێمی کوردستان شەریکاتی زەخمی گەورە بێنێتە ئەم وڵاتەوە گەشەی پێ بدەن ئێمە کە باز لە هەناردەکردنی من پێش بەرنامەکە هەر بۆ معلوماتی کاک فەرهادیش بە جەنابتەم وتم باسکردن لە هەناردەکردنی نەوت و لە ناردەکردنی غاز لە قۆناغی ئێستا و تا ئایندەیەکی دووریش درۆیەکی گەورە و هەمێکی گەورە درۆیەکی شاخدارە هەمومان متفقین لەسەرەوە کە هەرێمی کوردستان لە قۆناغی ئێستا و لە داهاتوویەکی نزیکیشە ناتوانێت تەزیری غاز بکات بەڵام پلانیانەیە لە ماوەی دوورمەودادا کە بتوانن ئەگەر تەتویری حقوقی غازی بن و ئەو احتیاتی کە هەیە لێرە تەسبیت بێ و بتوانن سوودی لێوەربگرن بەرهەمی بێنن بە دڵنیایەتوانن پێداویستی ناوخۆش
دابین بکەن و بتوانن بەشێکیژی لێ هێناردە بکەن یعنی ئەو ڕاپۆرتانە و تەقدیر و تەقیمانەی کە هەن لە عالەما من نازانم تا چەند ڕاستن یان هینن بەڵام ئەوانە دەستگا و دامەزراوەی نێودەوڵەتی معتەبەرن یعنی زۆر جار لەوانەیە خۆ بۆ وەک ڕێکلامێکی سیاسی یان بۆ بەرزکردنەوەی پشکی کۆمپانیا لایەنێک بتوانن دیعای ئەوە بکەن کە احتیاجێکی زۆر بەرز وەکو نەوتەکەی لێ بکەن ئێستاکە و غازی کە بەرهەم دێنێ تقریبا لە سەدا 30 پێویستی ناو خۆپەر دەکاتەوەی کە ئێستا بەرهەم دێنێ وای لێ بکەن ینی خەڵکی لێرە کێشەیە بێ وەکو کاک فەرادوتی سەرە بۆ غاز بگرێ بەڵام بۆ بڵێ غاز بەڵام هەناردەی بکەن پێچی وای لێ بکەن کاک حەکیم خۆی شکستی حکوومەت هێرێمی کوردستان لە ئیدارەدانی مەلەفی نەود و تەعاملی نابەرپرسانەیان لەگەڵ دارایی نەوت و غازە وای کردووە کە هەمومان بە گومانەوە سەیری هەڵسوکەوتی حکوومەت هێرێمی کوردستان بکەین لەو مەجالە هەمومان ینی متتەفقین لەسەر ئەوەی لە هەرێمی کوردستان ئابژی و خەڵکی کورد بێ ئەزانێ کە هەرێمی حکوومەت هێرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە شکستی هێناوە لە ئیدارەدانی مەلەفی نەوت و پرسی نەوتە و نەوت لە جیاتی لەبەرەوە ڕنگدانەوەی ئیجابی لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان نەبووە وای کردووە کە ئەمە متمانە لە نێوان دەسەڵات و حکوومەتان نەمێنێ ئەگەر هەنگاوێکی ڕاستیش بنین خەڵگەر بەگومانەوە سەیریانەکە خەڵکەر بەگومانە لەوەی کە مەسلەی غازەکەش کە ئێمە دڵمان پێخۆشەکە احتیاتێکی ئایلمانەیە و دەوانی لە ئایندا بتوانن سوودی لێبینی بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆوە هەناردەکردنی بە شێوەیە کە بتوانێت ڕنگدانەوەی ئیجابی لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانە بێ هەمومان بەگومانەوە سەیری ئەو مەسەلەیەکەی لەبەرەوەی کە بە سەراحەت ئەزمەی سیقەیەکی گەورەیە لە نێوان دەسەڵات و خەڵکە وەگێڕانەوەی ئەو سیقەیەش تەنها بە یەکشت دەکرێت بە شەفافیەت و هەنگاوی سەریعی چاکسازی بۆ ئاشکردنەوەی خەڵک لەگەڵ دەسەڵات هیچ دەبین ڕێستا من بۆ خۆم تێبینی ئەوە ناکەم و نیەتی ئەوەش نابین چکۆ هەڵسوکەوتی حکوومەت وە کاکەم و شەدابین ناکەن یعنی تۆ وای لێ هاتوێسە لە نێوان سلێمانی هەولێرە حکوومەت هێرێم لەبەرەوە یەکێتی لەوێ سەرچاوەکانی داهاتی دەست بەسەرا گرتووە من موشەی فەرمانبەرەکان نانێرم ئێ باشە گریمان واژ بێ یعنی کە تا ئێستا هیچ جەیەکی ڕسمی حکوومەت خۆی بێ لە برادرانی پارتی ئیدعایەوەکەن حکوومەتەوەی تاکید نەکردوێتەوە ئایا فعلەن یەکێتی دەستی بەسەر سەرچاوی دارایی محافظی سلێمانیا گرتووە ئێ حکوومەت هەردووکیان ڕاستی یەکێتی لێ دەستی بەسەر داگوت و بەسەر داهاتەکە ئەگەر یەکێتی لە حاڵەت ئەگەر یەکێتی دەستی بەسەر داهاتی قوتی موشەی خەڵکی کوردستان محافظی سلێمانیا گرتە بێ حکوومەتی هێرێم ملزەمە کە موشەی خەڵکی کوردستان خەڵکی محافظی سلێمانی دابین بکە ئەمە پاساو نییە باشە عێراق کە دەستی بۆ قوت و موشەی خەڵکی کوردستان برد هەمومان سەرزەنشمان نەکرد نەمانود ئەوە عقوبەی جەماعی خەڵکی کوردستانە هەمومان دژی نەوەساینەوە بە هەنگاوێکی مشحیف و ناعاق و ناڕەوا باسمان نەکرد ئێمەش حکوومەت هێرێمی کوردستان ئێستا لە حاڵەتی ئێستایەکە لەگەڵ پارێزگای سلێمانیا هەمان سیناریۆ هەمان شتەکاکە سزادانەوە جان هەنیاسا یەکێتی لێرە پارەکە بەرێ بەڵام حکوومەت من نازانم تا چەند ڕاستە ئەگەر وایە بۆ سەرۆکی حکوومەت ئەوە جێگری سەرۆکی حکوومەت هەیە بۆ ئیعلانی ناکە کەوانی یان بۆ حکوومەت ئیعلانی خۆی وتبووی هەندێک لە داهاتی خەڵە سونیەکان ناگەرێتەوە جێگرەکەشی دواتر دەی و خەتای سلێمانی نیە و پەیوەندی بە کەمی داهاتەوەیە آخر من ینی بڕوا بە کامیان بکەین لە هەموو حاڵەتێکە حکوومەت هێرێمی کوردستان بەرپرسە بەرامبەر بە نەبوونی موچەوقوتی خەڵک ئیتر ئایا یەکێتی ئەیبا پارتی ئەیبا بە دڵنیایی خۆ لای پارتیش بە هەمان شێوەیە ئەمان سیناریۆی کاکە خۆ داهات تەنها داهاتی نەوت نییە کە ناشەفاف و دیاری داهاتە ناوخۆیەکانە گومرگە باج و ڕوسوماتە شتەکانی تریشن هیچی یعنی کە تۆ ناشەفاف بووی بەڕاستی هەموو خەڵ بە گومانەوە سەیری هەڵسوکەوتی حکوومەت هێرێمی کوردستانەکە یعنی کوردەواریانەی خۆمان بڵێم بەڕاستی حەقیشی بەناغ دەرچووە باشە بەس ئێستا خۆت پێشتر نامی لیژنی سامانە سروشتیەکانی خۆت لە گومان دەرنەچوو یەقینت نییە کەم دۆسیێت ناشەفافە دۆسی نێوتەکەمە بەس کە من نەیەقین وا بزانم ئەمە داهێنا نییە گەر بزانین ئەمانە ناشەفاف و شکست خواردون یعنی ئەمە داهێنا نییە کەسێکی سەرجا دەشبێنە لەو سەرجا هاوڵاتێکی سادە و ساکاری ئەم هەرێمە لە دوورەدەیەکی کوردستان بێنە ئەزانێک ئەمانە شکست خواردون و ناشەفاف و ئەوەن یعنی ئەزانی چۆنە کاکە تۆ ئێمە کەس نازانێنە بە چەند ئەفرۆشێ بە کێیان فرۆشتووە خەرجەکە چۆنە شتێکگەیە من نازانم ئەگەر بەردامەکەت مەجالی هەبێ مەسەلەن بەردەوام ئێمە لە ساڵ 60 داهات بە گوێرەی راپۆرتەکانی دیلۆیت و هەموو وەزارەی سامان سروشتەکانی خۆیان حکوومەت هێرێمیش
داهاتی لە ساڵ 6 ئەم فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ئەڕوا دەڵێن بۆ ئستحقاقاتی کۆمپانیاکانە من گومانم لەوە نییە کە ئەو گرێبەستانە لە هەرێمی کوردستانە کراون شەریکاتێک نێودەوڵەتێک گەورەکان کردویانەوانە قازانجویستن و هاتوون ئەوە بکەن هەمومان متفقین لەسەر ئەوە کە بەڵێ ئەبێ کۆست ئۆیل ئەوەی بڕی تێچوونی ئەو پرۆسێسە نەوتێ کردویانە وەریگرنەوە زایدن لە ساڵ 15 بۆ 20 قازانجیش کە بەریانەکەوێت کە مجازەفەیان کردواتون لە کوردستانە کاریان کردووە بەڵام پرسیارە جدیەکە ئەوەیە ئایا بڕی ئیسtisماراتی نەوتی کە شەریکاتی نەوت لە هەرێمی کوردستانە ئەنجامیان داوە چەندە 100 ملیارە 200 ملیارە 10 ملیارە 5 ملیارە بۆ خەڵکی کوردستان ساغ نەبووەتەوە ئەمە لە 2009 دەوە کە نەوت هەناردەکرێت تا ئێستا ئێمە لە ساڵ 6 ئەڵێن بۆ ئستحقاقاتی شەریکاتە ئەمە تەواو نەبوو بە تەقدیری خوبەراوی لە هەرێمی کوردستانە شەریکات سەرفیان کردووە بۆ 12 میلیارد دلار زیاتر نییە شەریکاتی نەوتی بۆ 15 میلیارد دلارە ئەم 15 میلیارد دلارە ئەم تا 15 ساڵ تەواو نەبوو پرسیارەی دیکە ئەمەیە بەڕاستی یعنی کێشەی قوڵی ئێمە لە هەرێمی کوردستانە ئەمەیە مەسەلەکە خەلەلەکە لەویایە سپاس دەکەم کاک فەرات گەر بە کورتی چەند پرسیارێکی تر سەبارەت بەوەی ئایا هەرێمی کوردستان دەتوانێت بێتە بەدیلی غازی رووسی و ئەوانە چکە سەباز لەوە دەکرێت کە نەتوانێت وەکو بەدیلەیەک سەیر بکرێت وەڵا هەرێمی کوردستان قەت ناتوانێت بێتە بەدیلی غازی رووسی غازی رووسی یەکەم ڕۆژانە ساڵانە 600 میلیارد متر سێجا غاز بەرهەم بێنێ چۆن کوردستان ئەبێتە بەدیلی غازی رووسی بەس من لێرەیە حەزەکەم تاقیبێ لەسەر قسەکانی کاکبەرزان بکەم لە سەبارەت بە ئەو ئاداتایانەی کە بڵاو ئەکرایەوە لە ساڵەکانی 2011 ئەیانوت هەرێمی کوردستان 45 میلیارد یەدەکی 45 میلیارد بەرمیل نەوتی تایە باشە 45 میلیارد بەرمیل نەوتی تایە ئەمە کەی هەرچەند بیرمانە کردەوە لێکمانەدای ئەم 45 میلیارە لە شۆیە هی کام کێڵگەیە ئێستا 45 شەریکە بیانی ئیشەکە بەرهەمی نەوت 430,000 بەرمیلە 175 هی کێڵگەی خورماڵەیە کە کێڵگەیەکە هی کۆمپانی نەوتی باکوور بوو هی کۆمپانی نەوتی باکوورە ئیتر چە نەمێنەیە ئەمە کەی هینە دوایەوە سەبارەت بە مەسەلەی گرێبەستەکان ئەو کێشەی کوردستان لە گرێبەستەکانە ئەو گرێبەستانە گرێبەستی زۆر خراپ بوون کاتی خۆی کە بەسترا حکوومەتی عێراق زۆر دژی ئەو گرێبەستانە بوو من لە بیرمە ڕۆژێ حوسێن شارستانی کە وەزیری نەوتی عێراق بوو هات بۆ کۆمپانیای نەوتی باکوور ئەلەوەیە دانیشتە بوو کە باسی گرێبەستەکان کراوتی خەڵکی کوردستان وازان من ڕقم لە کووردە بەس وتی من ڕقم لە کورد نییە ڕقم لە گرێبەستەکانە بۆ دواڕۆژ بزان ئەبێتە چۆن مفتەلا ئەبن بەدەستێەوە وفعلەن قسەکەی هاتە دی و ئێستا خەڵکی کوردستان مفتەلای دەست ئەو گرێبەستانەیە ئەو گرێبەستانە بۆتە هۆی ئەوەی کەوا پارەیەکی زۆری نەوتەکە بۆ کۆمپانیەکان بڕوە بەشێکی کەمی بۆ خەڵکی هەرێم بمێنێت باشەی غازەکە چۆن مامەڵی لەگەڵا بکەن غازەکە بە بۆ چوونی بەڕێزە ئێستا بۆری غازی شێ هەناردەی بکەین ئێستا بۆ غاز هەیە تا ناوخۆی پێپڕکرێتەوە تا هەناردەی بکەین باش ئەی چۆن هەناردەی کەی بەڵێ چۆن مامەڵی لەگەڵا بکەین غاز پێم مامەڵی غاز هەرێم پێم باشە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقە مامەڵە بکات و ئەو بۆ ڕێغازەی بۆ دەرەوەی عێراقی ئەنێرێ با بینێرێتە کێڵگەی مەنسووریە بیبەسێتە ئەوێەوە یاوە تا بەرەو کەرکوشی بنێرێ بۆ ئەوەی غازی کوردستان تێکەڵ بە غازی عێراق بکرێتەوە دیبێتە هۆی ئەوەی کەوا جارێتر ئابووری کوردستان ببوژێتەوە جارێتر متمانە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دروست ببێتەوە چونکە تاقە دەرچەیەک کە خەڵکی عێراقی خەڵکی کوردستانی پێڕزگارە بێ تونند و تۆڵکردنی پەیوەندیەکانە لەگەڵ حکوومەتی عێراقا کە خۆشمان بەشێکین لەم حکوومەتە و سەرکۆمار و وەزیرەکانمان هەم لەم حکوومەتەیە لەبەر ئەوە چاکتر وایە پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقا تونند و تۆڵ بکەین چونکە ئەوە تاقە ڕێگەیە کە خەڵکی کوردستانی پێ ڕزگار ئەبێ لەم نەهامەتی کە ئێستاتایەتی باشە بە کورتی چەند پرسیارێک بەبێ ڕەزامەندی عێراق دوای برارەکەی دادگای فیدرالی لەبارەی نەوتەوە دەتوانن غاز هەناردە بکەن مەبەستمەوەی گەر پێراویستی ناوخۆ دابین نەکەن بەڵام هەناردەیکەن وڵی ئیتر ئەوەستێتە سەر قووەتی و بڕیارەکەی دادگای فدرالی تا چەندێ ئەتوانێت ڕێگری بکە سیکە حکوومەتی عێراق
حکومەتە بێوێ ڕێگری بکە هەموو شێوەیە ڕێگریەکە لە کاتی ڕێفراندۆمە نەیەش یەک تیارێ لە کوردستانەوە بەرز بفڕێ ئەگەر ئێستاش بکەوێتە باری جزئیاتەوە هەموو شتێک ئەتوانێ بکە نەک ناتوانێ بەڵێ ئەتوانێ بیکە و ئەگەر بکەوێتە جدیاتەوە لە مەوزوعەکە و بەڕاستی بێ باشە بەس ئەگەر بە کوردی سەبارەت بۆی کە پێش سەرۆکی حکوومەت بۆ نەوت باسیرەوە کردبوو لە سەدا 43 بڵین داهات بۆ بە حەقدەستی کۆمپانیەکانە لە سەدا 41 بۆ وەزارەتی داراییە لە سەدا 9 بۆ کرێبۆریە لە سەدا 7 بۆ قەرزە وەکو شارەزایەکی بوارینەوە چی لێ دەخوێنیەوە؟ واللهی من قسەکانی تەواوە من ئەو راپۆرتانەی دیلۆیت زۆر بە شەفافی زانم بەڵام ورد بەرەوە لێی یعنی کۆمپانیەکان ئەو کۆمپانیا لە 143 بۆ کۆمپانیەکان گەلێ زۆرە دوایەوە گرنگترین تێبینیم لەسەر ئەو هەناردەکردی نەوتەیە نەوت لە ناو خاکی خۆتا و کرێی بۆ ڕی بدەیت يعني شتي واقد نبوه قد لناو خاكي خوت نود قينا لدروي ولاتا كري بوري بدي قينا بلام لناو خاكي خوتها لسطا نوكري بوري بدي اما شلون ابيه باشە ئەو بۆڕیە بۆچی وەزارەتی سامانە سروشتەکان خۆیان خاوەندارێتی بکەن و هەر پارەکە با بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم باشتر نییە دوایەوە لە ناو خاشی تورکایە ئەو بڕێ ئەدرێ ئەو بڕێ پارەی بەکرێ ئەدرێ لە هەر بەرمیلێکان نزیکەی $3 ئەڕوا بەڵام حکوومەتی عێراق نەود ئەنێرێ $1.20 ئەدا یعنی ئەوە زۆر جیاوازەکە زۆرە بێ و داهاتەکەی هەموو بۆ حکوومەتی هەرێم ئەگەڕێتەوە بۆیە ئەگەر ئەو نەوتەش بدرێتە دەست حکوومەتی عێراقەوە حکوومەتی عێراق هەناردەیکە خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی زۆر زیاتر ئەبێ باشە زۆر بە کورتی لای بەڕێز سەرۆکی ئەندازیارانی کۆمپانی نەوتی باکووری لای بەڕێژ تێچووی حەقدەستی کۆمپانیەکان لە ساڵ 23 هینەوت واللهی بەڵێ چونکە تێچووی بەڵێ ئەگاتە 143 چونکە عقودی مشارەکەیە عقودی مشارەکە لە کەرکوک مەبەستم ئەوەی کە عێراق بەرهەمی دێنێ بەنیوەکە لە کەرکوک لە لای حکوومەتی عێراقی بەڵێ تێچووی نەوت لە عێراقا ئەو شۆنانی کۆمپانیا بیانیەکان ئەیبەنە ڕێوە جیاوازە لەگەڵ ئەو شۆنانی کۆمپانیای عێراقی باتە ڕێوە ئێستا لە کۆمپانیای نەوتی باکوورە کرێی هەر بەرمیلیە نەوت بە پارەی عێراقیە 5100 دینارە یعنی کەمتر لە $4 بەڵام لە باشووری عێراقا کە کۆمپانیا بیانیەکانە ئەگاتە $10 بەڵێ سوپاس دەکەم کاک فەرەت کاک بەرزەن کاتمان زۆر کەماوە بەس دوای دادگای فیدراڵی بەرێڕەکەی دادگای فیدراڵی دەتوانرێت غاز بڵین چۆن مامەڵی لەگەڵا بکە خو باشی مامەڵە غاز بۆی نەبێتە مەترسی و پێداویستی ناو خۆش بکاتەوە چییە؟ باشترین ڕێگاوەیە کاک فەراد ئاماژەی پێدا ئێمە بتوانین لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراق تەطویری حقوقی غازی خۆمان بدەین و ئەو ئەگەر غازێکی زیادەشمان نەبێت لە مستەقبەلا ئەگەر بۆ فرۆشتن بێ یان بۆ عێراقیش بێ عێراق لە ئێستا ڕۆژانە 45 بۆ 55 ملیار مەتر سێژا غاز لە ئێرانەوە هاورداکە بۆ دابینکردنی وزەی کارەبا ئەگەر بتوانین زیادەیەکمان هەبێت لە غازا بە عێراقی بفرۆشین هەنگاوێکی زۆر ئیجابی و ئەبێتە دەرفەتێکی باش بۆ ڕێکەوتن لەگەڵ عێراق و کەمکردنەوەی ئاسەواری بڕیارەکەی محکەمەی تەحادیش کە جەناب بە دڵنیاییەوە حکوومەتی عێراق لە قۆناغی دووەمە ئێستا ئەوە ئەگەر ڕازی نەبوون بەم مەرجانێک ئەوانە دایانە تازە ئەوە بڕیارێکە ملزەمە بۆ مولایەک بەڵام لێرە شتێگەیە بەڕاستی ناوت وەک پێم وتی ڕەهەندی نێودەوڵەتی هەیە و ئەمڕۆ کێشە و ملمنایەکی زۆر گەورەی نێودەوڵەتی لەسەر نەوت و غازەیە لە مەنتیقەکە لەوانەیە لە قۆناغی ئێستا پاڵپشتنەوەی لە پاڵپشتی پشتیوانی ئیقلیمی یان نێودەوڵەتی هەبێ بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان نەوتەکە بنێرێتە دەرەوە خۆ دەزانی ئێستا ئەمریکا و غەرب داوا لە ئۆپێک پلاس دەکەن کە نەوت زیاترکەن ئینتاجی نەوت زیاترکەن بینێ ئەوان پابەند نابن و تا ئێساش یەکگرتوون لەسەر ئەو پرسە و بۆیە سعری نەوت بەرەبەرە بەرزە بێتەوە لە ئێستاە تەسەوەر ناکەم فشارێکی وە لە حکوومەت هێرێم بکەن کە نەوت هەناردەکردنی نەوت ڕاگرێت لەبەرەوە جیهان پێداویستی پێ لەوانەیە ئەمە فاکتەرێک بێت تا ئەندازەیە بۆ ماوەیەکی کاتی حکوومەتی عێراق گوێ لێ بخەوێنێ یان گوێ نەداتێ یان پاڵپشتی پشتیوانی دەوڵەتانی ئەقلیمی و بەتایبەت غەرب و ئەمریکا هەبێت کە نەوتەکە نەنێرن بەڵام ئەمە قومبەلەیەکی مەوقوتە و بەردەوام هەڕەشێکی گەورەی لەسەر هەرێمی کوردستان ئەگەر لە من ئەپرسی وەک هاوڵاتێکی ئەم کوردستانە من بڕیارەکەی محکەمەی اتحادی بە بڕیارێکی زۆر مشحیف ئەبینم سەرڕای مشحیف و ناڕەوا ئەبینم
سەرڕایەوەی کە ڕخنەیەکی ئێجگار زۆر گەورەمان هەیە لە ئیدارەدانی مەلەفینە و لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئاماژەم پێدا هەموومان متتەفقین لەسەرەوە کە ئەمانە فاسدن و هەڵسو کەوتێکی زۆر نابەرپرسانە لەگەڵ نەوت و دارایی نەوتە ئەکرێ بەڵام بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی نەهاتوە بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان تۆ بۆت نییە یان نەوت بنێری بفرۆشی بینێریتە دەرەوە لەبەرەوەی کە فەسادی تایە کە ناشافافەتی تایە کە کەس نازانێت بەچی ئەگرێ لەبەرەوە نەفقاتی تەژغیلیەکەی و هەنادەکردنی زۆرە هاتووەڵێ هەرێمی کوردستان خەڵکی کوردستان نیشتیمانی کورد بۆی نییە نەوت دەستکاری نەوتەکەی بکە قسەیەکی بەناوبانگە ئەڵێ کاتێک کە تۆ نیشتیمان مستهدەف بوو بە ئامانج گیرە بێلایەنیە کاتە خیانەت و بێدەنگیژە کاتە تەواتە لەم منتەلەقەوە من بەڕاستی بە مافی ڕەوای خەڵکی کوردستانی ئەزانە کە نەوتی خۆی هەنە دەربێنێ بیفرۆشێت بەڵام لاری لەوەنی بەس ئێستا گرفتەکەوەیە کە ئێستا ساڵانە پێشتر 12 میلیارد دلار دەهات بەر لەوەی کە نەوتەکە بفرۆژین ئێستا هەریم 3 میلیاری بۆ ماوەتەوە ساڵی ڕابردوو ینی 8 میلیاری زیانی لە خۆداوە موچە خزمەت گوزاری خەڵک موچە و خۆشگوزەرانی دەوێت بەڵێ بەدڵنیایی من لەگەڵ ئەوە من ئەڵێم دووشتی جیاوازن ئێمە تێکەڵانیان نەگە ئستحقاقی خەڵکی کوردستان ئستحقاقی دەستوری خەڵکی کوردستان شتێکە ناشەفافی و لە بینی ناشەفافەتی و گەندەڵی و تەسلیم بوونە شتێکی تر هەیە بە سەراحەت ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەیکات لە ئیدارەدانا هەموومان سەردەنشتی ئەەکەین و دژینی و هەمووان متفقی لەسەرەوە کە ئەمانە بە نابەرپرسان تعاملی لەگەڵا بەڵام ئەگەر وەک هەرێمی کوردستان وەک خەڵکی کوردستان بۆی نەبێت دەستکاری نەوتی خۆی بکە استیکشافات بکات تەتویری بکات بینێرێتە دەرەوە تەنانەت بیشی فرۆشێ من هیچ نەسێکی دەسووری نابین و ڕێگری لە هەرێمی کوردستان بکە ئەوەی هەیە بڕیارێکی سیاسیە بڕیارە سیاسیەکەش بۆیە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پشتیوانی کێ ئەچێتە سەراوە لەگەڵ عێراقا بە پشتیوانی خەڵکی کوردستان من لێرەوە پێ دەڵێم لە سانەوە و پێنجی لەگەڵ ئەوان کە نەوت لەژێر دەسی حکوومەتی هەرێما بێتە دەرەوە تەسلیمی عێراق بکرێتەوە چکە کاری مافیانەی ئەمان وای کردو بەداخەوە ئێمە گەیانوەتەوە ئەو حاڵەتە کە پێمان خۆش بێ عێراق کۆنتترۆلی سەرچاوەکانی نەوتکە لە هەرێمی کوردستان سپاس بۆ ئەمەدەبتان زۆر سپاس بەرزەن هەورامی ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی کوردستان سپاس دەکەم هەروە سپاس بۆ فەرات حەمزە سەرۆکی ئەندازیارانی کۆمپانیای نەوتی باکوور کە لە کەرکووکەوە لەگەڵ مامی سپاس بۆ بینەران سپاس بۆ هاوکارانم خواتەعالی